بە هیچ شێوەیەک باسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانمان وەکو بابەتێک لە کۆبوونەوەکانمان لە هیچ شوێنێک باس نەکردووە. تەنها لە یەک شوێن ممکنە پرسیار کراوە بە نسبەت هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کەی دەکرێت، یعنی لەوە زیاتر بابەتێکی کۆبوونەوەکانی ئێمە لە تاران نەبووە. وەڵامی ئێمە لە ئەوەی کە پەیوەندی بە سەرۆکی هەرێمەوە هەیە، ئێمە وادەی هەڵبژاردنمان دەستنیشان کردووە و حتا ئەم لەحزەیەش ئێمە ڕۆژ یەکەیشمان نەگۆڕیوە. بەڵام ئێمە ئەوەی کە مهمە پێویستە هەڵبژاردنێک بکرێت. خۆ هەڵبژاردن بۆ چ دەکرێت؟ هەڵبژاردن بەو مەبەستە دەکرێت کە پێکەوە کار بکەین بۆ خزمەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەبێ هەڵبژاردنێکیش بکرێت کە هەموو لایەنەکان لەسەری ڕێککەون. هەڵبژاردنێک نەبێتە هۆی لێکترازانی زیاتری هەرێمی کوردستان. ئەوە بەسئولیەتی من وەکو سەرۆکی هەرێم ئەوە نییە پشتگیری لە هیچ لایەنێک و حزبێک بکەم. دەستهەڵاتی من وەکو سەرۆکی هەرێم پاراستنی بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بەرژەوەندی هەرێمی کوردستانیش لە سەرووی بۆچوونی حزبەکان دەبینم و بە تەکید هەر هەنگاوێکیش کە بنێم لە چوارچێوەی مەسلحەت و بەرژەوەندی هەرێمی کوردستان دەنێم، لە چوارچێوەی ئەو مەسلحەتە دەنێم کە نابێ ببێتە هۆی لێکترازانی زیاتری هەرێمی کوردستان. حزبەکان خۆیان چ مەسلحەتێکیان هەیە، کەیفی خۆیانە، حەقی خۆیانە دروستە، بەڵام ئەو ئەرکەی کە لەسەر شانی منە وەکو سەرۆکی هەرێم ئەوەیە پاراستنی بەرژەوەندی هەرێمی کوردستانە. ڕۆژەکەم نەگۆڕیوە، بەڵام من حەز دەکەم هەڵبژاردنێک بکرێت هەموو لایەک لەسەری ڕێککەن. من دەمەوێت هەڵبژاردنێک بکرێت هیچ لایەک نەخۆی بە دۆڕاو نەخۆی بە براوە بزانێ. حەز ناکەم هەڵبژاردنێک بکرێت نوقتە لەسەر یەکتر تەسجیل بکرێت. ئێمە وامان کرد، ئێمە ئێوەمان مەجبور کردوە کرد. ئەم قسانە هەمووی ڕاست نییە و دروست نییە و بەڕاستی مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشی تێدا نییە. جهودی ئێمە بە لەگەڵ ڕێز و سوپاسیشم بۆ بەغدا، بۆ جەنابی سەرۆک وەزیران، بۆ دادگای فدرالی، بۆ فایق زەیدان سەرۆکی دەستەی قەزایی، جهودی هەموو لایەکمان بەڕاستی بەردەوامە و من سوپاسیشیان دەکەم کە لەم بابەتەدا لەگەڵ هەرێمی کوردستان، لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوانیش هاودەنگن لەوەی کە نابێت شتێک بکرێتن کە ببێتە هۆی ئەوەی کە هەرێمی کوردستان زیاتر پەرتەوازە بکرێت. کەواتە ڕۆژەکەم داناوە هەتا ئێستاش ئەو قسانەی کە دەڵێن ڕۆژەکەم گۆڕیوە و نەمگۆڕیوە وام کردووە نامووی ڕاست نییە.